سەردانەکەدن ji bo xanimekî me berê Xwedaya bajarê Silêmaniyê. Çîroka jiyana Nermîn Osman, siyasetmedar û çalagivan divê xeleka xanûman demê bişopînin. Silav û rêzên min Gulîstan Mihemed Emîn qebûl bikin. Digel Nermîn xanım dest bi vê xeleka xwe ya xanûman dikir mehat serdanayê kir li bajarê Silêmaniyê li ofîsa wê ku taybet daniye. Ji xwe zêdetir em ê behsa ofîsa te bikin û behsa vê rexrayê bikin ya ku te daniye û efkarên ku vê dawiyê tu pê mijûl bûye. Lê destpêkê tu gelek bi xêr hatî ji bo nav programa me. Zor spas êw ji bi xêr bin. Gelek spas. Em gelek caran te dibînin, gelek caran وەک کەسایەتێکە ناسکری و دیار هەم سیاسەتê de hem hikûmetê de jî hem niha dubarê civakî de jî derdikeve. Çekî derbarê Nermîn xan û zaroktiya em dixwazin çîroka te bibihîzin. Bele min li Koyê li dayk bûm li xêzanekî rewşenbîrî siyaset medar baوkim mamosta bû hem siyasî jî bû daykim xwênewar bû li ber li xêzanekî xwênewar û rewşenbîra gewre bûm. سەرەتای بەهۆی سیاسەتەوە سەرەتای خوێندنم تا کوسێم تەوەستە لە کۆیە بووم دوای ئەو بەهۆی سیاسەتەوە باوکم خۆی نەقڵ کرد بۆ هەولێر پێشەوە مەساڵێک لە هەولێر بە تەنها بوو ئیتر دوای داتە تەنێوی چاخی ئەو وەختە ئەوان لە شاخ بوون و ئەوەنێ ڕاکردووی دەستی حکوومەت بوون بەس من نەمدەویست خوێندنم لە کیس بچێ لەبەرەوە چوومە هەولێر و لە ماڵی کاکتار تۆفیق هونەرمەند لەوێ بووم کە خۆی پورزدای دایکمە ئیتر لەوێ ئەو ساڵم خوێن ساڵی دوای ئەو تر ماڵی باوکم خوان نەقڵ کرد بۆ هەولێر ئیتر لە هەولێر نیشتەجێ بووین ئیتر عەدادیم لە هەولێر تەواو کرد دوای دەرچووم بۆ زانکۆ چوومە بەغا لە کولەی تەربیە لە زانکۆی بەخا بەڵێ لە بیرکاریە ئیتر ئێم تەواو کرد بەس هەرکە لەو کاتا لەوێ من چالاکوانێکی سیاسی بووم لە سێم تۆستەوە دەستم پێ کرد لە ئەکێتی قوتابیانی کوردستانەوە وەختە سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو و دوای ئەوەی کە لە بەغا بووین من هەر لە کاری سیاسە و لە ئەکێتی قوتابیان و لە لاوان لە هەردووکە کارم کردووە ئیتر لە پاش بەیان 11 ئازار من لایەنی ئەو بووم بڵێن ئەوەی لیژنەی مرکەزی پارتی دیموکراتی کوردستان ئەو باڵی کە دوای ڕێکخراوەکانیان یەک خستەوە باڵی بڵێن لیژنەی مرکەزی و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێکخراوەکانیشیان یەک خست ئیتر داوان لە من کرد کە من خۆم هەڵبژێرم وەکو کادرێک لە ناو ئێچێتی ئافرەتان ئیتر خۆم کاندید کرد و بووم بە سکرتارێت و دوای ئەوەش بووم بە سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان سزەکی ئیسماعیل حەقی ئەمین عام بوو ئیتر دوای ئەوە من بووم بە ئەندامی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بەهۆی دەوروبەرمەوە ئیتر کاریگەریان زۆر بوو لەسرم چونکە هەم شەهید جعفەر خاڵمە و هەمیش شێخ دارۆ ئەوسا دەژیران بووین و هەمیش شەهید شەهاب کە برای دارۆ بوو خێزانەکە و هاوڕێکانم هەمووی کۆمەڵە بوون ئیتر جێراوژێر من کۆمەڵە بووم نەمەتوانی ئەو دوو جۆرە فاقیە بکەم هەم لە ئافرەتان بم و هەمیش لە کۆمەڵە ئیتر وازم لە ئافرەتان هێنا ئیتر هەر لە کۆمەڵە مامەوە دوای گیران ئیتر هەمووی برادران گیران کە هێرشێکی زۆر لەسەر هەموومان هەبوو ساڵی 79 پەیوەندیم کرد بە هێزی پێشمەرگەوە بووم بە پێشمەرگە ئیتر 84 ئێمە لەگەڵ لایەنی مفاوەزات نەبووین چوون بۆ سوید بەڵێ ئیتر کوردستانم بەجێهێشت ساڵی 92 گەڕاینەوە ئەو وەختە دارۆ وەزیری دارایی حکوومەتی هەرێم بوو حکوومەتی کە بەڵێ ئیترە وەختە من لە مناڵ پارێزایشم دەکرد تاکو 2000 لە 2000 بووم بە یعنی تر نامێ باسی پرۆژە و وردەکارێکان بکەم بۆی کاتەکەتان زۆر لێ نەگرین ئیتر لە 2000 بووم بە وەزیری کاروباری کۆمەڵاتی و وەزارەتەکەم دامەزران ئیتر دوایە بووم بە وەزیری بڵێن پەروەردە و خوێندنی باڵاش بە وەکالەت ئەلەو بەڵێ لە حکوومەتی بەڵێ هەرێم کوردستان ئیتر لەو ماوەی کە دکتۆر بەرهەم سەرۆکوەزیران بوو کە سەفەری دەکرد منە جێگیری سەرۆکوەزیرانم
وەردەگرت وەک سەرۆک وەزیران ئیتر کە ڕژێمی سەدام نەمابووم بە وەزیری ژنان لە بەغا وەزارەتەکەمان دامەزراند و دوای ئەوە کرام بە وەزیری ژینگە و مافی مرۆڤ هەردوو وەزارەت بە بوو حەقی بەم هەبوو ئیتر لە ئەوەی کابینەی سێمیش بووم بە وەزیری دیسان جارێکی کە ژینگە ئیتر تا 2010 بووم بە یعنی هەر لە حکوومەتی عێراقیا بووم 2011 گەڕامەوە ئیتر کۆنگرەی یەکێتی بوو بووم بە ئەندامی سەرکردایەتی ئێستش خەریکی کاری ڕێکخراوەیی و ئیعلامم ئەعلامم هێدی پێوە هات لێ ئەستخوازم بەگەکێم لێ بدەن بەڵێ بەجێ ئەموان وێستگەهان یەکۆیەکەوە بچێکی شرۆڤە بکەن و بدرێژە هیچ مەر بەحەس بکەی تا جارێکی بەحەس کرد و وەختا هونچوون و بەرێ خۆدا کۆلێژێ و خوێندنێ و ئادادیە وەکتە گوتی تەنە چەند کەچێک هەبوون جناب باژارێ هەولێرێ و ڕێددانە کەچێن خوا هەرن خوێندنێ بکەن ئێمە خۆمان ئەو وەختە نۆ کەس بوون هەمووی کە لە نۆ کەس بوون لە هەولێر کە خەرجمان کرد بەرە و زانکۆ ژمارەکەم بوو خۆی بەکوی گشتی لە هەموو دنیا تقریبەن وابوو بەڵام لە هەولێریش ئەو وەختە بە هەموو ینی پارێزگاری هەولێرەوە بە بەشەکانی شێ من نۆ کەس بوون کە چوین بۆ زانکۆ ئیتر سەرەتا من بە ئەوێ پلەی یەکەممان هەبوو پلەی دوو من بە پلەی دوو دەرچووم لە سەیدەلەی مووسڵ وەرگیرام بەڵام تر ماڵی باوکم قوڵیان نەکرد وتیانە بێت تەنازولکەی بە بەغا ئیتر بۆیە چوون بۆ پەروەردە دەنایتر لە سەیدەلە بووم تر نۆ کەس بووین کە تەخەروجیشم کرد لە بەشی ماتماتیک هەر نۆ کچ بووین هەر خۆتەوە یعنی هەر ئەم کچانە نا ئەوانە هەرێکی چوونە شوێنێک بۆ نمونە مەسەلەن ڕوانشاد دکتۆرە نەسرین ئەتروشی ئەو چوو بۆ تۆپ پەری چوو بۆ هەندەسایی ترەوە نیە هەر کەسە و چوو بۆ کولیەک بەڵام ئەوانەی کە لە عێراق هەمووی لە بەشی ماتماتیک تەخەروجما کردنەوە کچ بووین مەڵباتە چاو بۆ حتا کول قەس پشتگیریاتەکردن تە بهتر خوا دکی دەدبینەوە کەسایەتی کوتهاتی ئاواکردن ڕۆژە ئیرۆ من کاریگەری هەمان بەسەرەوەیە دایکم ژنێکی ڕۆشنبیرە و ئێستاش هەر خەریکی خوێندنەوە کتێب خوێندنەوەیە بواریان دابووم یعنی کەسێک ڕێگر نەبوو لە بەردەم ما بڵێ تۆ نابێ ئەمە بکەی تۆ نابێ ئەو بکەی یعنی شتی خۆش لە ژیانما هەیە کە ئەو وەختە بۆ نمونە مەسەلەم بە باوکمیان وت پەیوەندی هەیە لەگەڵ کوڕێکا کە ناوی دارۆیە یعنی شێخ دارۆ وتپی کچم هەڵە ناکە حتمما ئەزانێ یەکێکی هەڵبژاردووە کە ڕێک و پێک بێ یعنی ئەوە باوکێکی تر بووایە ڕنگ بوو تند و تیژی بنواندایە ڕنگ بوو ڕێگر بواە بەڵام ئەوە وەڵامەکەی ئیتر دوای ئەوە خۆی هات ئەوە نێ قسەی لەگەڵ کردم کێ و چۆنە و کوڕیکێ و ئیتر یعنی زۆر بەهێمنی ئەمە شتێکە کە کەم باوەگی ئەو سەردەمە بتوانێت بەو جۆرە ڕەفتار بکە لەگەڵ کچەکە لەگەڵ کچەکەی و بە منیشی بۆ شتێکی بە من وتی تۆ ئەچی ئازادی لە زانکۆ یەک ڕجام هەیە کە ئەگەر هەڵت بژارد کوڕێکی کورت هەڵبژێرە ئەوە بوو کە ڕۆشتی بۆ شاخ گوتیان شتێکی لێرە بووکی ماڵی شێخی بڕۆ بگەڕێەوە چیرۆکێکی ترە کود بە شادنێ پرۆگرامێدا دگەل نەرمین خانەمێ بدنە بە حەزکردن. دەبەشایەکەمیندا وەک کومە گۆهداری کرد نەرمین خان وڵقاس چیرۆکە ژیانە خۆڵ سرە بدوو گوت ئەگەر کەسێکی کوێ باش ناس نەکێ ئەبێژە ئەنی گەلێکی بلێز گوت چاو لە دەرباس بوو لێ گۆش کوڕاییڤە لێ دگەرێ و چیرۆکە ێزان بێ زانێت کو هەر گوتنێک جوانە چیرۆکەکە زۆر ڕاست هەر گوتنێک تەگوتی چیرۆکەکە دوو درێژی هەبە کوونە پرۆگرامەکەنەوە دۆنە سیاژی تێسەر هەبدوو ما بەحساوەیەکە کرد تچووی خوێندنێتە خوێندن سەرهەودانی لێ دگەلوەیەکە دەژی دەدەست بخەباتە خۆیان سیاسی و ڕێکخراوەیی کرد دەدەمەکیدا کو ڕێژیمن دەست هەڵاتدار یەک بیەکەن کول عراقی هاتی هەموو ڕێژیمن ستەمکار و زڵمدار بوون سەر ملەتێک کورد و چاوە دەبارە خۆت کرد ئێمە خۆمان بەهۆی ئەوەی کە لە ڕێکخراوێکە کارمان دەکرد و ڕێکخراوە زۆر نەهێنی بوو زۆر مەترسیدار بوو بەڵام زۆر نەهێنی پارێز بووین گروپێکی گەنج بووین هەمووی بیری چەپمان هەبوو خۆمان پەروەردە دەکرد و هەر ڕۆژەی لە ماڵێکە و هەر ڕۆژەی لە شوێنێکە
و زۆر جار هەبوو بەهۆی ئەوەی کە ئەمسەر و ئەو سەرمان دەکرد و کێشەش دەبووین ینی بەڵام کۆبوونەوەکانمان زۆر چڕ بوو بە تایبەتی فترەی کە لە بەغا و دوای ئۆش کە لە بەغا گەڕامەوە من بەهۆی ئەوەی کە زوو یەکەم کچ بووم کە چوومە ناو ڕێکخراوی بڵێن کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان زووش پێشکەوتم بۆ ئەوەی کە بچمە قۆناغەکانی کە چونکە ئەندامبوون ئەو وەختەوە ئاسان نەبوو ئەندامبووم زۆر ئەستەم بوو دەبواە دەیان کتێب بخوێندابە دەیان کۆڕی ڕۆشنبیریت بۆ خەڵکە کردابە باسی کتێب کرابە و ئێمە مارکسی بووین گروپێکی مارکسی بووین بەڵام ئەندەشەی ماوسی تۆنگ بووین ئیتر بەوە خۆمان گۆش کرده بوو پەروەردە کرده بوو ڕێکخراوەکە زۆر نەهێنی بوو دوای بەهۆی چەند ڕووداوێکەوە ڕێکخراوەکە ئاشکرا بوو کە ئاشکرا بوو ئیتر کەوت نەگرتنی هەموو کادیرەکان لە برۆ وەختە ئەستەمترین کاتی هەموو کادیرەکانی ناو کۆمەڵە بوو ئیتر ئەوەی کە خۆیە شاردەوە و ئەوەی کە دەستگیر کرا و گیرایانی بەشێکی زۆر گیران بە تایبەتی قیادە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری لە سەڵتانەوەتی قیادە گیرە ئەو وەختە ئیتر بۆ ئێمە زۆر ئەستەم بوو بۆ چووکە ڕێکخراوەکە هەڵوەشا بۆ دەبواە کۆیکەینەوە دەبواە خۆمان کۆکەینەوە و لە هەمان کاتە ئاگاشمان لە خۆمان بێ ئەمە ئەو وەختانە زۆر ئەستەم بوو کارێکی ئاسان نەبوو بەڕاستی من مەسەلە مەگەری جێگەگیرا دەبواە من خۆم شارمەوە بۆی چکە ئەم ناسن و دوو ئەو وەختە هەرچەند من ماڵی باوکیشم زۆر ڕەوشنبیر بوون بەڵام گرتنی کچ یا ژن ئەستەم بوو یعنی ئاسان نەبوو من خوشکەکەم پێنجی تۆبی بێتاری بوو کە گیرا بەر بوو باوکم بە پەلە خۆی گیانێ وتی بڕۆ خۆت پەیوەندی بەهێزی پێشمەرگەوە بکە یعنی باوکێک بتوانێت یعنی دەستبەرداری 5 ساڵی خوێندنی کچی بێ لە کۆلێژ کە لە مانی 3 ئەو گیرا مانی 5 دەرەچوو تەخەروجی دەکرد ئەو بوتی بڕۆ پەیوەندی بەهێزی پێشمەرگەوە بکە بۆ چووکە ئەترسا بگیرێ کە بگیرێ لەژێر ئەشکەدانا یا هەر جۆرە یعنی شتێکی نەهەموار بکەن بەرامبەر بەژنار کارێکی ئاسان نەبوو و دوو سەڵاتەکە وەکو خۆت باست کرد ڕژێمێکی دیکتاتۆری فاشی هەموو شتێکی لە دەوەشایەوە لە بەرەوە ئێمە خۆمان دەشاردەوە من زۆر جار هەیە لە ماڵەکان بە ئاشکرا دەرکراون لەو ماڵانی کە خۆم شاردۆتەوە گوتنەتە دەرکەوە نکارن مەسەلەن بۆ نمونە جارێکیان لە ماڵێکە مێردەکەی بەژنەکەی وتی چالێنە وتی چالێنەم دائەنیشە یعنی بڕۆ ئیتر ئەوە نیە لە بەرەوە زۆر ئەستەم بوو خەڵک قوبوڵی کە حتا تۆ وەکو سیاسێک لە ماڵەکەی خۆیان ئەگەر بۆ شاردنەوەش بێ کەم بوون ئەو ماڵانەی کە تۆ بگرنە خۆیان چووکە ئەوەندە ئەستەم بوو ترسیش ناحەق نەبوو چووکە بوو بەهۆی ئەوەی کە لە سێدارەدانی شەهید جعفەر و کاک شەهاب و شەهید ئەنوەر و ئیتر ئەمانە ئەم شەهیدە نەو قیادەکەشی هەمووشی لەژێر ئەسکنجێکی زۆرە و هەمووی بە کۆمەڵ مەسەن بە هاوسەرەکەی منیشەوە هەمووی 6 ساڵ حکومدران حکمی 6 ساڵیانە بەسەردا گیرە ئیتر ئەمە کارێکی ئاسان نەبوو بۆ ژن کە کاری سیاسی بکە لەبەرەوە ئەستەم بووە ئەتوانم بڵێم بەڵام خۆراگر بووین من ئەو فترەیە جگەلەوەی کە ئەبواە چکە سەردانی سجن بکەم ئەبواە هاوکاری ڕێخستن بکەم ئەبواە هاوکاری هاوڕێکانم بکەم من جگە لە وانەوتنەوەی خوێندن خەیاتیشم دەکرد 4 ساڵ خەیاتیم کردو بۆ ئەوەی بتوانم بژێوی ژیانی خۆم و هاوڕێکانم و دەوروبەری خۆشم ناچێت کێ ئێستا شەیکەم ئەوێ گول سەر گوملەکێتەنەتە چێکردنەوە ئێستا زۆر زیاتر خۆم خەریکی نووسین کردووە لەبەرەوە کاتم کەمترە و جلی حەزری ێستا زۆرە ئەوە نییە وەکو جاران نییە جاران ئەبواە یا ئەوە نیە لە دەرەوە بتکڕی با و بەڵێ چاوە بەحساوان ڕۆژان جمرد کێ دەماکوتوی پێشمەرگە بە تایبەتی وەگژنێک ئەو تەجربە دوی وەختی دەچاوە بوو بەڵێ خۆی سەرەتای بەڕاستی بوونی ژن بە پێشمەرگە شتێکی ئاسان نەبوو چووکە دیسانەکە کۆمەلگا قوبوڵی نەبوو یعنی پێشمەرگەی پیا و ژیانی ئەستەم بوو ئەنجاوەرە تۆ چ جای ئەوەی ژن هێشتا کۆمەلگا پێ نەگەیشت بوو من زۆر جارەڵم بە خەڵکەڵم یعنی ڕەنگە ئێمە بەهۆی زیاتر تیۆری بووین یعنی زیاترەوە نیە ئێمە مارکسین و دەبێ هەمووتان باوەڕتان وا بێ و زیاتر تیۆری بووین بەڵام لە کردارە
ناوچەکەوانە بوو يعني ئەگەر واقعی بینتر بووینە عقلی ئێستان بواە يعني ئەو واقعیان ببینی با زیاتر تەفسیرەکانم جۆرێکی ترە بوو دەبووە پێشمەرگە هەر دەبوومە پێشمەرگە ینی من لە یەک خاڵی ژیانی خۆم پەشیمانیم بەڕاستی چونکە منی پێگەیان و دوو ئەگەر ئێمەمانە نەمان بکردا بە ئەو ڕێچکە هێمان نەئەشکان ڕێچکەکەماشکان ئێستا مە هاوڕێکم لێرەیە کە کار لەگەڵ ئێمەکە ئەویش پێشمەرگە بووە ئەوانە دوای ئێمە هاتن ئێمە بووین بەوەی کە ڕێچکە پشتچێنی ژ نەتوانێت پێشمەرگە ژ نەتوانێت لە ناو پیاوا بێ ژ نەتوانێت کار و چالێکیەکانی خۆی بکە مەرج نییە چەکێک بەشانیەوە بێ و بچێتە شەڕە و خەڵک ینی وانێ بەرەنگاری بەڕووبوونەوەی کوشتن و بڕین بێ بەڵام ئەکرێت لە خستەخانەیەەکە ئیش بکە ئەکرێت لە عەلامە ئیش بکە ئەکرێت لە ناو کادیر و خۆ پێگەیاندن و نووسین و ئەوانە بکە ینی جێری دەمان دەکڕی مەسەلەم جێریدەکان ئەو شتانی کە لەسەر کورد نووسراوە دەرمان دێهێنا وەختە بەلامانەوە مهم بوو هەتا پێمان بڵێن ئەمانە عەساباتن يعني بۆ بەس ئەوەندە ناومان بێنن ناوی کورد بێننەوەنی پرسی کورد چێ نازناوێ بێ لێ ژۆرە گرنگ بوو و بەحسا کوردان تێکردن بزە بەتەرەوە یعنی هەر چۆنێک بێ بەس پێمان خۆش بوو ناومان بێنن بۆ ئەوەی بڵێن ئەمە کورد ماوە و هێشتا نەفەوتاوە درستە نەرمین خانشخۆجی چەندین ساڵ دنەوە حکوومەتێدا هەر نەوە حکوومەت هەرێمە کوردستاندا و هەروەها بەغدای پشتی ڕوخانە ڕێژێمە باعث ساڵە 2023 و دە چەندین وەک بە جانتاین وەزاری حەقی بێن وەزاریتە دەستخستنە و تەلوێ دەرێ چەندین ساڵێن تەمەنی خۆ دەرباسکردنەش بلیوەکەی نویسینێتداهانە و ڕۆژە ئیرۆتی چتکێ ئەمێ بەردەوام بکرد. وەخت gelekî zûdar baz dibe lêk ji wan westgehên giringên jiyana Nermîn Xan ku çendîn sal di nava kabîneyên Hikûmeta Herêma Kurdistanê de herwiha yê Iraqê de jî wek bi wezaret birêve birine û wek wezîrek jî derketiye di çaxên zehmet de digel Iraqê di serdema Nûrî Malikî de ku Serokwezîrê Iraqê bû karê hikûmî çawa bû ji te re te çi karî bû lê zêdekê ji bilûyekê jî wezareta kar û karobarên civakî û herwiha mendal parêzanî Kurdistan gelek tiştên din jî بەڵێ خۆی کاری حکوومەت وەکو کاری ڕێکخراوەی نییە بەڵام هاوبەشیان تایە کاری حکوومەت کارێکی وەزیر بەداخەوە بازۆجار خەڵک سێرێکە وەکو کە نەمە مدیر عامێکە وەزیر سیاسەتدا ڕێژەری بڵێن کابینەکەی ئەوەکەیەتی وەزارەتەکەیەتی وەزیر ئەبێ هەوڵی ئەوە با کە چۆن تەنفیزی کارەکان دەکا و چۆن بەرنامەدا ڕێژە بۆ وەزارەتەکە و ساڵانە پلان چۆن دادەنێت چ پرۆژەیە گرینگە وەزیر ئەو ملایەنە سیاسی وەزارەتەکەیەتی هەر بۆیشە پێ دەڵێن مەنسەب سیاسی یعنی کارێکی سیاسیە بۆچی کارێکی سیاسیە نەک لە بەروی کەسەکە سیاسیە لە بەروی چکە پۆلسی بڵێن مێکەری ناو وەزارەتەکەیەتی پۆلسی داڕێژەری ناو وەزارەتەکەیەتی کارێکی ئاسان نییە بەس بۆ من بەنسبەت منەوە تاقیکردنەوەیکی زۆر گرنگ بووە و تەجروبەیەکی زۆر بووە و زۆر شتی لێوە فێر بووم و ئێستا لایەنێکیان کە زۆر باخی پێدەم زیاتر کاری ژن و ژینگە هەردووکی باخی پێدەم و تای قوڵ بوومەتەوە و دراساتی لەسەرەکەم لەسەر هەردووکی بەرنامەمەیە کە ئێستاکە تەمەەن ڕێگە بدا ئیتر تەواویان کەم لەم بوارە کە من ڕەنگە یەکێک لە کاریگەریەکان بوونم لە حکوومەتا بۆ بێ ئەوەندە زیاتر تای قوڵ بوومەتەوە زانیاریم لێ وەرگرتووە لە کار لەگەڵ حکوومەتە خۆشە بۆچی چکە تۆ ئەتوانی شوێن دەستت دیار بێ تۆ ئەتوانی بڵێ من ئەمەم کردووە ئیتر بەڵام تەگەرە هەیە بە تایبەتی و فترێک کە من لە بخابووم ڕێگری زۆر زۆر بوو چووکە ینی گروپی تیرۆرێک جار زۆر بوو من چەند جارێک بڵێ هەوڵی کوشتنم دراوە و نەجاتم بووە ڕزگارم بووە لەوانە ئیتر بەڵام ساتەکانی ئەو کاتە ئاسان نەبووە بەردەوام لە دڵە ڕاوکێ ئایا تۆ ئەمێنی یا نامێنی یا تۆ بەردەوامەبی زەحمەت بووە
ئەو ژی ئەومە ترسیان کول سەرژیانەتە هەبوون و ژبلیوەکە ژی هەوڵا کوشتنە ژێنە شتێکی کەمە دەمێکیدا کوناکۆکیین سیاسی دلووتکەیە دەبوون وی چاخی لە بەغدایە و هەروەها ئەو لە کاری و ئەو لە هیژی لە عراقی هەر بێژەر لە ژێر هێلا سفرێ دەبووژیت لێ ئەم بێن بەحسا ئینستیتوتە نارین بکەن نارین ناوێکی خۆشە بە چاوە هەڵبژاردیە واللهی کچەکەم ناوی نارینە و لە بەروی خۆم نارینیش ئەساسە لەسەر قڵای دمدم ئەو قڵایی کە قولەیەکی تایە تا دوا هەناسە کە تووشی بڵێن وەنە ڕوبەڕووی هێرش بوونەوە ئەو ناوچەیە بەس کچی تیاما بوو ئیتر لەوێ بەرەنگاریەکی زۆریان کرد و لە دوای خۆیان کوشت ئیتر ئەو قولەیە پێ دەڵێن نارین لە خۆشی ئەو نارینە من کچەکەم ناناو نارین هەر لەو نارینەش ئیتر ئەم ئینستیتوتە ناوی نارینە بەڵام کارەکەی بۆ توێژینە و لێکۆڵینە و چاپەمەنیە کارێکی ئەوە ڕێکخراوێکە دەمێکە هەمانە ماوەیەک چالاکیمان نەبوو ماوکی دوور و درێژ بەهۆی یەکەم بەهۆی کاری سیاسیەوە دوو بەهۆی ئەوەنێ ئەو کۆرۆنا و ئەم بڵێن وەزعیکە هات بەسەر ناوچەکە ئیتر بەڵامەوە ساڵ زیاترە دەستمان کردوەوە بەکار بەس ئەم جارە بەهێمنی زیاتر لەسەر ژن و ژینگە و چاپەمەنی بەڵێشخواژی دیارە و گەلێکی گۆدای چیرۆکەن زارۆکاژی کو هەم تا چیرۆکێن خۆنویستاندا هەمژی هەن چیرۆک هاتنە وەرگێران ژە زمانێن دنج بۆ زمانی شیرینی کوردی و تا داخوازیژی کردە کو ئەگەر زارۆکەکەوێ پرتوکێ بخوێنێ بدە دەستەی هەڤالێکی خۆ کونکار بێ پرتوکەکە وسا بکرێژ و دەگوتێ گەلێکی بەهۆشیاریژی بدقت فان چیرۆکان بخوێنن ژ بە کۆ عیبرەت تێدا هەنا وانە بەڵێ زۆر ڕاستە ئەو ژبلیوەکەژی ئەڤێک جوان پرتوکێن گرنگە کو دەنویساندیە بەڵێ دووردە چ دەگەهێنێ گوڵدانیژن بەڵێ گوڵدانی ژن ئەمە چاوپێککەوتنە لەگەڵ ژنە بەتوانەکان لەگەڵ ئەو ژنانی کە مێژوێکی جوانیان هەیە لەگەڵ ئەو ژنانی کە مێژووی ڕۆژانی سەختیان هەیە بەبێ جیاوازی و گوێدانە لایەنی سیاسی چکە گرنگەوەی کە تۆ چالاکی و توانای ژنەکانی سەردەمی نەهامەتی و سەردەمی زەحمەتی بهێنیتە دەرەوە بۆی خەڵک بزانێت کە ئەو مێژووی ئەمڕۆ بە ئاسانی بەدەست نەهاتووە بەداخەواڵم پیاوان زۆربەی جارکە بیرۆریەکانی خوانە نووسنەوە ژنیان پەراوێز خستووە یا لە دوو دێڕە هەر باسی خۆیان یعنی ئەوی تر هەمووی باسی خۆیەکە لە دوو دێڕە لە سێ دێڕە بە بچووکی باسی ژنەکە ئیتر من بڕیارم ماکە بەڕاستی ئەو مێژوانە بێنمەوە سەر ساحە ئیتر ئەرکی خۆمانە ئەمە دووەم کتێبی لەسەر چاوپێککەوتنەکانە سێمیشی بەم زوانە چابەبێ ئیترمە چاوپێککەوتن لەگەڵ بژنە خاوەن مێژوانە و خاوەن توانەکان بێگوێدانە لایەنی سیاسی و ناوچەی لە سووریاتیاتی مەسەلا بەڵێ ئیتر لە ڕۆژهەڵاتیاتی لە ڕۆژاواتیاتی لە باکووراتیاتی هەمووی تایە هەموو ناوچەکان و هەموو ناوچەکان و بێگوێدانە لایەنی سیاسی ئەرکێکی زەحمەتە زۆر زەحمەتە کۆکردنەوەی ئەو هەموو توانایە زۆر زەحمەتە بەڵام کە من دەستم پێ کرد مەرج نییە من تاویکەم تەمەەن ڕێگە بە تاویەکەم تەمەنیش ڕێگەینە ئیتر گەنجی وەکو ئێوە هەیە ئەتوانن ئەم ئەرکە بگرنە دەست شخۆژی چەندین ساڵ ئەمە بێژەش بیرەوەریە خۆڤە حتا ڕۆژە ئیرۆژی نەرمین خان داستانن خۆ تۆمارکردنە دناوە مێژویە گەلێک کووردە ئەرشیفێکی دوو درێژ پی خۆ دەهێشتیە و ڕۆژە ئیرۆپتلیکن خۆشی ئەرشیفەکەدن لە پرتوکخانەیە کوردی زێدە دکە وەکو گوتی ژمارە دمینە دەستێمە دەدمینە حتا کو ئەم دیرۆکە خۆش بیر نەکەن ئەس گەلێک سپاسیاتە دکەمش بۆ بێدەرفەتێ ئەم شتە تێر نابن بژیت بەخێر بە سەرچاو گەلێک سپاسمالی ئەڤم گانە داویا خەرەکە خۆیان بێ جارێژی حتا جارەکەدن خانمەکەدنرا بمێنێت ناوە خێر خۆشیدا و بخاترەوە.